سڵاو بینەرانی ستاندەر گرێژنا بەرنامەیەکی تایبەتە بە وێب تیڤی ستاندەر. ڕاوەی پرسە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان دەکات، شیکاری بۆ ئەو ڕووداوانە دەکات و بەراوردیان دەکات بە ڕووداوە مێژوویەکان و هەڵا باوە تێگەشتنەکان لە پرسە سیاسیەکان ڕاست دەکاتەوە و ڕاوەی ئەو پرسان نەدەکات بە شێوەیەکی گشتی بۆ هەر جارێک بە میوانداری دوو میێوان گفتوگۆ لەو بابەتە دەکەین. گفتوگۆی ئەم جارەمان تایبەتە بە دوا هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا و ئیدارەی بایدن بە ستافێکی شارەزا و ئەزمون ئێمە لە بەرنامەکانی پێشووتری ستاندەر جیاوازی هەردوو کاندیدمان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەت بە پرسی کورد خستە بەر قسەکردن. دیار بوو بۆ چوونەکان وابوو و تەمەنای ئەوە دەکرا و دنیاش چاوی لەوە بوو کە بایدن وەک کەسێک کە ئاگداری ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتیوە باشترە بۆ جیهانەوە. بە تایبەتی بۆ ئەو پرسە هەرزوو لەگەڵ مامۆستا دەردەشەی ئەو بابەتەمان کرد، هەڵسەنگاندنمان بۆ کرد، ئێستاش وە تەمەنای ئەوەی کرد کە بایدن ببێ بە سەرۆکی نوێی ئیدارەی ئەمریکا. بۆیە بۆ پێکەوە گرێدانی ئەو پرسە و بۆ کۆمەڵێک پرسی تری هەڵە تێگەشتنی باوی ناو کۆمەلگە گۆڕەپانی سیاسی، یەک مامۆستا مەسعود عەبدولخالق، دوو دکتۆر ڕەعەد کە کۆمەڵێک تێڕوانینی تایبەت بەو پرسانەی کە هەوڵیدا ڕاستی کاتەوە لە گرێژنە دەکەینە بەر تیشکی گفتوگۆی بابەتی ئەمڕۆمان. زۆر بە خێراتمدان دەکەین مامۆستا مەسعود، کاک دکتۆر ڕەعەد بەخێر بیت. پێشبینیمان کرد کە یان جەنابیشت تەمەنات کرد کە سیاسەتە عەقلانەکە ئەو هەیە بایدن ئەو جارە بێتەوە سەر گۆڕەپانی سیاسی وە دەربچێ لەوانەیە خزمەتی زیاتر بە پرسی کورد بگەێنێ. ئەو هیوایەتانە چی بوو لەسەر بایدن هەڵچندا بن بەگشتی جەنابەت ئێستای ئەو ماوە کە هاتنی سەرۆکاتی و ئەوانە چۆن هەڵدەسەنگێنی؟ بەنای خوای گەورە و میرەوە جەنابەت باسی ڕاستکردنەوە کرد. حەزەکەم پێشەوەی وەڵامی پرسیارەکردەوە هەندێک ڕاستکردنەوە هەیە لەسەر ئەمریکا کە پێشتر دەگوترا ئەمریکا لە ژێردەستی ئیسرائیل ئەمریکای هەردە سوورینی، یان ئەوەی ترامپ باز دەکەکرا هەندێک فلی موشتیوا هەبوو کە بایدن چند ساڵی کردات و ڕوو دەداوە دەرکەوت دەشتانە هیچی ڕاستتر نەچوو. بەتەوێتم دەمێت لەسەوەی قسە بکەم کە چەندە ڕاستە بزانین سەهیۆنەت و نەزەری موئامەرە و ئەمریکا لە دەست ئیسرائیلە. ترامپ وازن باشترین خزمەتی بە ئیسرائیل کرد لەبارەی قودس و لەبارەی قەزیەکان. یعنی ئەگەر ڕاست وایە ئەمریکا و شعبی ئەمریکا و ئیرادەی ئەمریکا و دیموکراسیەتی ئەمریکا کە ساختەیە و لە دەست فلان جێ لە دەست سەهیۆنیەتە لە دەست مەعسۆنیەتە پێدابڕە و ئەمەتی ئەمریکا ناکەم بەڵام مەخسەمە ڕاستکەم دەبواری ترامپ ئەوجارە دەرچیتەوە چکە زۆرترین ئاخر خزمەتیشی ئەوە بوو کە لە بینی مەغریب و ئیسرائیل کردی لە دژی هەردوو گەلی سەحرا و فەڵەستین. بەڵام دەبینین ئەمریکا ئیرادەکی هەیە، گۆڕانکاریەکیان کرد و ترامپیان ینی تقریبا گۆڕانکاریی دەگمەن بوو. کەم ڕئیس هەیە 4 ساڵی دواییش تاو نەکە ئەو لیان نەگەڕات تاوا بکە. کاتە دەبی ئاگامان لێبی خەرچی کورد ینی هەندە نەزەریەی لا دروست بووە لەسەر ئەمریکا لەسەر دروستبوونی قەراری ئەمریکا تا ڕادەیەک هەڵەیە. ئەمە دەزانین دروستبوونی قەرار لە ئەمریکا تقریبا لە 4-5 سەرچاوە دروست دەبی هەر بە سەریعی ینی لە مەجلیسی ئەمنی قەومی، لە وەزارەتی خارجی خۆی، لە لێژنەی ئەوی پێدەگوترێ مەجلیسی شیوخ و ئەوەی مەبەستمە ئەخیرەکەشی ئەوەیە ڕاستە لە CIA تا ڕادەیەک، بەڵام ئەوەی گرنگە لە think تانکەکان زۆر ئێستا لە سەردەمی ترامپ احتیماماتی بۆوانە نەهێشت. یعنی تقریبا منطقی دروستکردنی قەراری وەکوێی گورزەکی خراپی لێدا قەرار بووە ئەوە لە دەستە خۆی، قەرار بووە پارەی بدە و قەرار دروست بکە. ئەوە لە بۆ میلەتانی فەقیر و هەژار زۆر خراپات بوو و نیزامی دووەلی زۆر خراپ تێکدا و بەڕێی من بە بایدن و بە دوو ڕئیس دیکەش لە دواییوی هەتا نیزامی دووەلی وەکو جارانی لێ دێتەوە نیزامێک دەبی زۆری دێ. لەبارەی پرسیارەکەی جەنابیشت ڕاستی لەو ماوەی کە هاتووە بایدن هەندێک ئەوانەی کە پێشبینیمان کرد لەبارەی بەتایبەتی شەرق ئەوسەط چکە ئەوەش دووبارە ئەوەی دەگوترا کە
سیاسەتی ئەمریکای لە قالبەک دراوە و مەرسوومە و چەندین ساڵ پێشی ئێستا دیاری کراوە لەلایەن فلان ڕێک وان نییە هێشتا زۆر ئاساسی نییە بۆ شێوازی ڕئیس دەورەکی زۆری هەیە یعنی لە دەستوریش لەو مادانەی کە عیلاقەی بە ڕئیس ئیسلاحیەتێکی زۆری درایتە دەست ڕئیس بەڵام ڕاستە هەندە شوێن سەر بۆ نمونە سیاسەتی ئەمریکای لەبارەی ئەوروپا تا ڕادەیەک سابیتە لەبارەی ئەفریقا ڕەنگە و یەکجاروانەوی کەمە گۆڕانکاری لەبارەی ئاس بەڵام لەبارەی شەرق ئەوسات زۆر گۆڕاوە هەموو ڕئیسە کاتیا سیاسەتی شەرق ئەوسەتی سیاسەتیش گۆڕاو بووە یعنی ڤاریەبڵ بووە ئەوەی ئێستاشا بە تاکید گۆڕانکاریەکان لەوەی وا دەبینین یەک بۆ نمونە قەسری یەمەن ئەمریکا هەڵوێستی لێ وەرگرت کە بەشداری ئەو شەڕەی ناکا حوسیەکانی لە تیرۆر وەدەینتە دەرێ لەبارەی عێراق لەبارەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە لەبارەی تورکیا و لەبارەی قەزیەی کورد و حتا کورد ئەوانەی بۆ منە ڕێکخراوە چۆچی پارتیکرێکانانی کوردستان دەتوانێت وەکو حوسیەکان ئیش خۆی بکە لەو ماوەی فرسەتە لە بۆ ئینای خۆی لە ژێر تۆرۆر دەبین مەماسمایە ئەوانەی کە تەواقع کرا و گفتوگۆمان لەسەر کرد پێشووتر بەشێکی سەرەتاکەی وا دەرکەوتووە لە ئاسۆ کە ڕەنگە بەو ئیتیجاهە بڕ دەستخۆش بامۆستا بۆ دوای دێنەوە لای جەنابەت تەواوکردن و ئاراستەی ڕووداوەکان بەرەو کوێ بڕبکەوە بە تایبەت بۆ پەیوەند بە تورکیا بە ئێران و بە عێراق و هەرێمی کوردستانیان باشووری کوردستانیان ڕۆژئاوا وە پرسی سووریا بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ڕعد کۆمەڵی خوێندنەوەت بۆ حکوومەتی هەرێم چۆنیەتی ئەگەرەکان هەمیشە بە پشتبەست بە خوێندنەوە و توێژینەوەکانن لەو بابەتانەیە دیارە یەک لەوانەی کە جەنابەت کە دەنگدانەوەیکی باشیە بوو لەسەر کۆمەڵێک هەڵە تێگەشتن لە جۆ بایدن وە بە تایبەتی بە عێراق و هەرێمی کوردستان و پرۆژەیەک کە تاکی کورد و شەقام و دنیا وا تێگەیشت کە پرۆژەیەکی هەیە بۆ دابەشی عێراق بۆ سێ دەوڵەت و بۆ هەندێک هەرێماتوانە بە خوێندنەوەی جەنابەت بۆ ئەو بارودۆخە سێ هەڵە لەو بارودۆخە دەبینی یەکیان ئەوەیە دابەشی عێراق نییە بۆ هەرێمە ئەسڵان یەکخستنی عێراقە بەرەبەرە باسی ئەوانەی تر دەکەین بایدن دەستبەرداری پرۆژەکەی بۆیان نەبووە ئایا لەبار چووە بۆ کۆی ئەو پرسانە جەنابەت بفەرمووی دەرفەت کراوەیە بۆ ئەوەی شەرحی بابەتەکە بکەی لە ئەنجامی ئەو توێژینەوەی کاتجاردا دەستخۆش لێ دەکەم سپاس لەوە بەرنامەیە دیارە مەسلەی تەقسیمکردنی عێراق یان دابەشکردنی عێراق خەڵک بە هەڵە تێگەیشتێکەوە عێراق دابەش دەکرێت بۆ سێ هەرێم یان سێ دەوڵەتی سەربەخۆ بەڕاستی پرۆژەکەی بایدن هەر لە 2006 کاتێک پێشکەش کرد لە نیویۆرک تایمز لەگەڵ لیزلی گینگ کەوا باسی ئەوە دەکات چۆن پاراستنی یەکێتی خاچی عێراق لە ڕێگەی ئۆتۆنۆمی لە ڕێگەی ئۆتۆنۆمی کەواتە هەر خودی پرۆژەکەی بایدن بریتە لە پاراستنی یەکێتی عێراق لە ڕێگەی ئۆتۆنۆمی کەواتە ئەو هەڵەیە زۆر باو بداخەوە نەک تەنها خەڵکی ئاسایی و هاوڵاتی ئاسایی بەڵکو سیاسیەکان و حزبەکانی ژوات تێگەشتەوە بایدن پرۆژەی هەیە بۆ کردکردنی عێراق و دابەشکردنی عێراق بۆ سێ دەوڵەتی سەربەخۆ کەچی خۆی لە خودی خۆیدا پرۆژەکەی بریتێ لە یەکگرتنەوەی عێراق لە ڕێگەی ئۆتۆنۆمی بە دابەشکردنی بۆ چوار هەرێم هەرێمی سونە و شیعە و کوردستان و بەغداد وەکو هەرێمێکی هاوبەش بەڵێ زۆر پێچەوانەیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیەکەوە ئەمە دەتوانین هەر وەکو پێشترش باسمان کردووە داهاتووی هەرێمی کوردستان لە ژێر ئیدارەی بایدن وەکو خودی قوارەکەی دەتوانین بڵین داکۆچی لێ دەکرێت و پتە دەکرێت هەروەها بەردەوام پێدەدرێت بەڵام خودی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مووقیف و هەڵوێستیان لاواز دەبێت و لەوانەیە مەترسیان لەسەر بێ بە تایبەتی لە پرسی نەوت چونکە یەک لە پرۆژەکانی ئەو پرۆژەی بایدن کاتێک لە 2006ەوە پێشکەش کرد لە 2007ەوە مەجلیسی سناد بە 75 دەنگ پەسەندی کرد و 23 دەنگ تەنها 23 دەنگ معارض و ڕەفزی کردی ڕەتی کردەوە کەوا بووە پرۆژە بڕیاریش یعنی هەر کاتێک بایدن بێوێ دەتوانێت سوودی لێ وەربگرێت وەکو پلانی بی ئەو پرۆژەیە جێبەجێکا لە عێراق هەرێمێکی بۆ سونەکان دروستکە هەرێمی شیعەکانش بکاتەوە هەرێمێک و بەغداد وەکو هەرێمێکی هاوبەش بێ ئەوەی گرنگە لێرە باسیکەین ئەوەیەکەوە
کاتێک دەڵێن پرۆژەکەی بایدن یەک لە خاڵەکانی ئەوەیە لە هەرێمەکان باسی ئەوە دەکات دەڵێ دەبێت نەوت و پاراستنی دەواازە سنووریەکانیان سنووری هەرێمەکان پرسێکی فیدرالی و ئیتیحادیە کەواتە حکوومەتی ناوەندی عێراق دەبێت تەحەکوم پێ بکە لەو بابەتەوە بۆ ئێمە پێشترش باسمان کردکەوە نەوتی هەرێمی کوردستان مەلەفەکەی دۆسیەکەی زۆر نزیکە بە تایبەتی لە ماوەی 4 ساڵی بایدن لەوانێ بە تەواوی تەسلیمی حکوومەتی عێراقی بکرێتەوە لە ڕۆیشتریش بایدن لە ڕوانگەی تورکیاوە سەیری نەوتی هەرێمی کوردستان دەکات کەوا پێش هەڵبژاردنەکان باسیەوە دەکەوە دەبێ تورکیا لاواز بکرێت بە تایبەتی سەرچاوەکانی نەوتی لێ وشک بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک لە سەرچاوەکانی نەوتیش هەرێمی کوردستانە کەواتە دەتوانین بڵێن هەرێمی کوردستان نەوتەکەی بەو پێوەرە بەو دوو هۆکار و فاکتەرە دەتوانین بڵێن بەرەبەرە دۆسیەکانی دەگەڕێتەوە سەر حکوومەتی عێراق ئەوە جگەی کەوا لە کەمتەر خەمی و ئەو مەلەفە گوماناوەی کەوا نەوت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڕێوەی دەبن ناڕەزایی خەڵک و میلەت و هەروەها پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانی عێراقیش هەموو وای لێ کردوکەوە بەرەبەرە ئەو دۆسیە بەرەو عێراق بچیتەوە. دەستخۆشکار دکتۆر بەرەبەرە بەر لەوەی بگەڕێنەوە لای مامۆستا مەسعود باس لەوە دەکەین خۆت ئامادەکە بۆ ئەوی هەتا دێتەوە سەر پرسیارەکەی جەنابەت باس لەوە دەکرێت ئەوەی ترامپ واقعی سیاسەتی ئەمریکا و جیهان ئەوهایە بەڵام خەڵک بە شکلێک لە سیاسی دەیکا بەس ئەو بەبێ هیچ ڕووپۆشێک واقعەکەی دەرخست و دوازارشی سەری خوارد بۆ کۆمەڵێک پرسی کە بەکارات بزانین جەنابەت سەر تاسەن لەگە ئەو ڕایای دێنەوە لای مامۆستا پرسیارمان کرد وتمان بایدن بە تیمێکی زۆر شارەزا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە خۆی و بە کۆی ئیدارەکەیەوە ئەو هەنێکی هەڵبژاردو و ئاگدارن جیاواز لەوەی ترەمپە وەفدی باشووری کوردستان چوو بوو بە ڕۆژاوا تێدەگەیشت ئێستا شتێکەیە وردەکارەکەی هاتە پەرلەمان دڵمان بەوە خۆش بوو کە باس لەوە کرا یەک لە سەرکردە سیاسیەکانی کوردی گوتبێت لە تەمەنی هەردووکمان دەوڵەتی کوردی دەبینی با بزانین جارێک بۆ تورکیا و بۆ ئێران بۆ ئەو دۆسی ئالۆزانە چی پێیە؟ خۆمە کە باسی بایدن و ئیدارەی بایدن دەکەین قەت نەمانگوتێ باش شتێک لە بۆ کوردستان دێ بەڵام لە چاو ئیدارەی ترامپ کە ئیدارەیەک بوو زۆر ئەمە 4 ساڵێک ئیداری ترامپ زۆر نەمەترسیدا بۆ کورد ڕاستی لە ینی وەزعی ئیقلیمی جارشکە وەکو سەدەی 20 هات بۆ پێش عامیلێک بوو بۆ عامیلێکی وەکو بری چەقلی چاوی کورد بە تایبەتی تورکیا ئەو جارە ئەو ڕۆڵەی دەجێڕەوە مەترسیش هەبوو چۆن ئەو ڕۆژەی گوتی لە کاتێک ئەردۆغان سەر و کۆماری تورکیا گوتی لە ناکاو دەبین شەوچی ئەمەوە لە سنجاری ئەم زۆر دەسام شەوچی لە ناهەولێر و سلەیمانی و لە هەموو شارەکان تورکیا هەبی هەمیشە باست لەمە ترسی دەرچوونی بایدن تا ترامپ خاصن ئەو فترە فترەی زۆر خەتەر بوو بالفعل دیتان کۆمەڵێک تەقەلا درا بەڵام چابوو ترامپ ئەوەندە کاری ناشیرنی کرد نەکرە لە ژێرسایی ئەو فترە ئینتقالی هیچ فاولیت کەبدا باش بوو مەترسی هەبوو و دیتمان جموجۆڵە ئیقلیمیەکان چەند مەترسیدار بوون ینی لە هەموو ڕوویەکەوە بە هەر حاڵوەکی قوت باس کرد ترامپ هات و چوو لە قەزەی کورد نەکەیشت یعنی تۆگە لە بۆڵتن تەمەشاکەی لە لێدوانەکانی لە هەندێک وەسایقی نهێنی ئەو نەیزانیە کورد دەوڵەتی نییە تاریخی کەشی نەزانێ ڕاستی ینی بە باشی ئەو وەفدەی چوو بەلاشی ئەگەر قەت نەبم وامزانانی 50 تا 52 میلیۆن دلار سەرف کرا بوو باش نەیزانی ئەوە وەفدی چیا نەیزانیە کورد پارچە کوردی سووریا جودایە ئێمە جودایە کە دەرێک کورد هەردێ ڕقم لیان دەبتەوە بە تێگەیشتنی ڕاستە ئەگە وەکم تورکیا و عێراقوانە دەوڵەتمان هەبی و هەریش بین و ڕاستەکە لە فترەی ویش خاچەن هەرێمی کوردستان دیمەنی زۆر ناشیرنی پیشاندا داعش دەهات هەر دەهات حشتی شعبی هەر دەهات هەر دەهات لەولایە تورکیا دەهات بێشەڕ یعنی ئەویش سەری سوڕ مابوو تێنە دەگەیشت ئەوە چێ و خاکە لە بەرچی وە هەڕاجە هەرچی دێ و هەر من لێ دەنێ سیاحەتی بەڕاستیە یعنی هەیە دەرێ کاک خۆن وڵاتی من سیاحەت نییە وەڵا بێ وای لێ بالفعل بوو بۆ سیاحەت هەر جێشێک دەهات ئەوە باش و ئەوە ڕۆیشت الحەمدلله بۆ تورکیا چاوەڕێ دەکات تورکیا بۆ هێزە ناسراوە هەمیشە لە گۆڕانکاری سیاسیەکان خۆی دەنگونجێنێ بە نمونە ئەتاتورک و هاتنی دۆڕاوێکی جەنگی جیهانی بەوەی ئامادە بکری بۆەوەی دابش بکرێ خێرا ئەو گۆڕانکاری لەگەر وڵاتە زلهێزەکان و براوەی جەنگ خۆی دەگونجێنێتەوە یعنی پێشتر مەحکوم بە دابشکردن و دەتوانێت سیڤەر بۆ لۆزان بگۆڕێتەوە
و ئێستاش لەو هەموو گۆڕانکاریە چەند بە خێرایی دەتوانێت خۆی لە بینی رووسیا و لە بینی ئێران لە بینی هەموو ئەو ڕووداوانە ئەو پەلهاویشتنەی عیلاقاتە شخصی خۆستەوە لەگەڵ ترامپ ئێستا پێشبینی دەکەیت ئەو پەیوەندیە سنووردار بکرێت تا بانگەشەکانیش بایدنیش بانگەشەی بۆ دەکرێت هەمیشە خۆی ڕاست دەکەیت تورکیا لەسەر ئەو ئەساسە هاتیسە کات خۆی ئەتاتورک کە دروست بوو ئەترافی بۆی کرد کە ئەوەی عوسمانی هەیە هەمووی دۆڕان لە پاژەوەی کەوت تورکیای دروستیش کرد لە پێناوی قەزی کورد نەگاتە ئامانج تەنازولی لە بۆ رووسیا کرد تەنازولی لە بۆ ئەو فتری کە تو جەنابدری لە بینی لۆزان لە بینی سیڤەر لە بۆ لۆزان لە بۆی ئەوە دروست نەبی تەنازولەشی زۆر گاوری لە خاک کرد لە بۆ یۆنان کردی لە بۆ ئیتالیا کردی لە بۆ رووسیا کردی لە ڕێککەوتنامەی لەگە بەریتانیا کرد لەگە عێراق حدودی دانا ئەوەی مادەی 27 سیڤەر ئەوی پێ دەگوتە حدودی بڕۆکس بەشەکەی بە کوردی بچەرەوە ئەجە دوایی تورکیا چۆ ناو ناتۆ و ئیشێکی گەورەی پێسپێردا وەک شۆرتی منتیقە و مراقبە لەسەر ئیتیحاد سۆڤێتی و لە دوای ئەویش ئێستا بەڕێز ئەردۆغان عینی کار دەکات هەر ئیشێکی بیدەی بای 100 ملیار دلار ئەسلیحە بکڕی بای 50 ملیاری شت بکڕی هەتا لەگەڵ قەرارەتی ڕەتی کاتە قورسە زۆر ئەوە عێراقیش پێشترەوەی کرد ئاخری عێراق تاقی تورکیا ژوای لێدی لە زیاتەوەی بچی قەزێکە حەڵکە ما دەگەڕێنەوە سەر بایدن ڕاستی سیاسی خارجی ئەمریکا ئەوجارە وازحترە دەزانین چ دەکە و ڕاستی دەرفەتە چی زۆر زێڕینیش لە بۆ کورتاتیە بەڵام بەو سەرکردایەتیە نا قسەکە خۆش بی و ناخۆش بی باو سەرکردایەتی ئێستا حکمی کوردستان دەکە هیچ دەستکەوتەک نابی با زێڕیش بێ هەتا دەیگەینتە ناکوردستان دەیکاتە تەنەکە دەرفەتەکە بۆ ڕۆژاوای کوردستان دەرفەتەکە لە بۆ ڕۆژاوای کوردستان زۆر باشە وا پێدەچی ینی ئینشاڵڵە بە خۆشیان وەسوا باشە ڕۆژئاوای کوردستانیش برادرانی پارتی کرێکارانیش هەموو بە سیاسەتی خۆیان دابچنەوە و حرەکاتیەوە دەست پێکرێت کە لە لیستی تیرۆر دەربێ خۆتان جوانکەن يعني هەندە ئەفکاری قەدیمی تەقلیدی هەیە چ معنای نییە ئەتوو لەلایەک هەندە پرۆژەی جوانیان هەیە بەڵام ئەتوو لە ناو هەرێمی کوردستانی حکوومەتەکەی دەسەڵاتەکەی خۆ بەخۆ ئەمە ڕقی دنیایمە لە حکوومەت و دەسەڵاتی بەڵام لە کۆتاییدا دەبێ ئەترافی پێ بکەیت دەبێت وجود دەکرد کە لەوێ وجودەشی چەکداری ناو لە لیستی تیرۆرە برێ من گوێ نادەمە هیچ لایەکی بە قەندیل قەینەک بەڵام دەکەن قەندیل کە دەجولێ پێشتر بە مەوڵەت وەرگرتنە مەبەستم ئەوەیە وەختی ئەوەی داهاتیا بە خۆداچوونەوەیکی گشتی بکە پارتی کرێکاران برادرانی ڕۆژئاوا لە بۆ ئەوەی سوودەکی زۆر لەو دەسەڵاتە وەرگرن لە ئیدارەی بایدن وەرگرن ئەمن دڵنیام ئی خۆمان سوود وەرناگرن لەبەر ئەوەی یعنی بەراورد ناکرێ ئەم پارتی کرێکاران لە عەقڵیەت ڕاهەندێک نەقسەیە چارەسەر دەکرێت بەڵام ئێرە لە گەندەڵیە گەندەڵیش وەکو هیچ شتێک نییە لە فەسادی چارەسەری وەکو برێ ئیسلاحات نییە چکە دەسەڵاتەکە وا دروستووە ئەجا بۆ بە هەموو ڕوویەک ئیدارەی بایدن کە هاتیە خۆم پێویستم لە گۆڕانکاریی سەر تاسەری هەیە دەستخۆش مامۆستا ئەوە دەکات ماتۆزێک بۆ ئێران و عێراقیش دەینەوە دوای کاک ویکتۆر پرسیارەکەمان وە وتمان ئەوەی ترامپ ڕووی ڕاستەقینەی ڕۆژاوایە بەرامبەر بە کورد بووە پاساوی ئەو ڕائیە ئەوەیە کاتی خۆی کەیسنجەریش کە شۆڕشی کورد لە گرێژنە دەچێتە دەرێ و لە دەست دەردەچێت گلەی دەکرێت لە ناوەندە ئەکادیمیەکان کە کوردیان بەکارینە ئاوڕیان لە قەزەی کوردیش نەدایەوە ئەو باس دەوە دەکە ئێمە ڕێکخراوێکی خێرخوازینین ئێمە سیاست دەکەین ینی سیاسەتیش واریدا چێ بەبێ بە قوربانی بارودۆخ لەگەڵ ئەو ڕاییە ئەوە واقع و سیاسەتەکەی یان دەستخۆش مامۆستا خۆی سیاسەتی ئەمریکا بەرامبەر غەیری خۆی تایم بڵێن لەسەر دوو ینی کارکتەر ڕاوەستە یەکەم مەساڵح دوای مەبادیع ینی بەرژەوەندەکان دوای هەندێک مەبدەی ئینسانی هەیە کەەوە کاری لەسەر دەکات ئەوە خاڵێکی گرنگە دووش ئەمریکا وەکو هەر دەوڵەتێشتر ینی نابی ئێمە و کورد دایمەن بە دوو نەزڕەی زۆر پێچەوانی دوو هەڵەی ینی دوو نەزڕەی هەردووچیان هەڵەیە زۆرش دژیەک و متەناقض و پێچەوانی یەکترینە یەک نەزرێکمانەوەیکەوە ئەمریکامان زۆر خۆش دەویان واز دەکەینکەوە ئەمریکا خاوەنی ئێمە دەوی هەمووی شەکمان بۆ بکات ئەوە نەزرێش زۆر هەڵەیە چونکە عیلاقاتی دەولی و هەروە سیاسەتی نێودەوڵەتی بە خۆشەویستی و بەڕقمەوە نابێت
دوو نەزڕەکەی بۆ چوونەکەی تر کەوا پێچەوانی ئەوەیە کەوا ئەمریکا دژمانە موامەرەمان لێ دەکا شەیتانە بە هەموو شێوەیەک دەوێت میلەتی کول لەناو بە ئەوەش نەزرێشی زۆر پێچەوانێ ئەمریکا بەرژەوەندەکانی لەگەڵ مەبادیئەکانی تاو توێ دەکات و لەگەڵ ئەو دۆخیکەوە ئەو هەرێمەیە ئەو دەوڵەتەیان ئەو میلەتە هەیتی ینی ئێستا نمونەی جوانمان هەیە ئەمریکا مەسەرەن لە فیلیپین لە کۆریای جەنوبی هەروەها لە ئەڵمانیای غەربی ئەوانە لەبەرەوەی خودی خۆشیان هەوڵیانداکەوە دەوڵەتەکە بەرەو دیموکراتی و بەرەو خۆشگوزەرە خەڵکە بەرەو خۆشگوزەرانی بن بەڵام ئەمریکاشیان مەساڵحی ئەمریکیشیان بەکارێنە لە دژی رووسیا و سین و ئەوانە کەواتە بە هەمان شێوە ئەوە نییە بڵێ دژی میلەتانی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیان دژی هەرێمی کوردستان بی بۆ نمونە لە ڕیفراندۆم بەدڵسۆزیەوە گوتی ئەو کارە ئەنجام مەدەن بە هەموو شێوێک بە ئاشکرا و بەنهێنی پێگوتنکەوە ئەو کارێکی هەڵەیە پێچەوانی یاسا نێودەوڵەتیەکانە پێچەوانی سیاسەتی نێودەوڵەتی ئێستا پێچەوانی دەستوری عێراقیە بەڵام دی دواتر ئەنجامی دەدەیت و بە هەڵەیەکی گەورەی سیاسی دوای دەدەی چۆن گلەی لە ئەمریکا دەکەیت وڵا ئەمریکا پشتی نەگرتین و ئەمریکا بەڵکو پشتی لە عارضداین ئەوە بەڕاستی تێگەیشتنی زۆر هەڵەیەکەوە وا تێبگەین ئەمریکا دۆستێکە وەک خۆمان بیر دەکات یان ئەمریکا دوژمنێکی سەرسەختی میلەتی کووردە هەموو مامەڵەکانی تەنها ڕێگا ڕاستەکەت پێ نیشان بدا بەس پێیدا ناڕۆی بەخۆت پێدا ناڕۆی یان بەخۆت بۆ نمونە لە 2002 یان لە نۆتویەکەوە ناوچەیەکی سنوورێکی ئارایم بۆ دروست کردی بە خۆت وەرە دامەزراوی دروستکە دەوڵەت دروستکە بۆ خۆت کایەکانی دەوڵەت دروستکە ینی ئەو کۆڵەکانی دەوڵەت دروستکە مؤسسات دروستکە پێشمەرگە بکە نیشتیمانی بەڵام کاتێک ئەوانە ئەنجام نادەی ئەمریکا چی لێ بکە دەستۆشکار مامۆستا لە دوا پرسیارمان بۆ جەنابەت باسمان لەوە کرد گوتمان ئێران و عێراق ئەمریکا بوو ئێستا بەدوا و سیاسەتی بایدن و هەم ئێران پێدەچێ هیوایەتی هەڵچنی بێ بەوەی زیاتر ئەمریکا بێتەوە سەر ڕێزکە ڕاستەقینەکەی خۆی و دەرچوونی پێشتری ترامپ لە مەلەفی نەوەوی ئێستا چاوی لەوەی بێتەوە بۆ خەریکی هەندێک گۆڕانکاری سیاسی لەبارەی دۆخەکەی ڕووبدا بەڵام مانەوە ڕێکبدا عێراق ئەو گۆڕەپانە سیاسی یەکلاکردنەوەی ئەو ململانەیە بێ بۆ هەموو قوربانیە بە پوختی جەنابەت دەتوانی دەزانی ئەمە کە باسی گۆڕانکاری لە 16 دەکەین لە بۆ کورد بە تایبەتی هەردەبی باسی دووسێ سیاست هەیە بکەین وەکبرەی منطۆقی سیاسەتی تورکیا بەرامبەر کورد ئەوەیە کورد حالەتە قەومیەکەی قبول نییە ڕەنگە بە حالەتە مەذهبیەکەی قبول بۆیە لەسەر ئەساسی بینایی سیاسەتی کرد لەگەڵ عێراقە تورکیا ناوە تورکیا حالەتە قەومیەکەی قبول نییە حالەتە مەذهبیەکەی قبولەکە لەو دمەماتی ئیشمان بەو مەذهبەی نییە لەبەر هەندی ئەو ڕووی لەوەیە کە ئەو حالەتە نامینی ڕاستێک يعني هەرێک لەو استراتیجیە نەگە معنای لە سیاسەتی ئیقلیمی شەرق ئەوسە حد نەگەیشتێ تورکیا بە ئاشکرا هاواری ئەوی دەکات یەک پارچەی خاچ عێراق داوای لە عێراق دەکات وەرەوە ناوچەکان ئەنواعی موامەرەی هەیە بەڵام عێراق باشە بەپیل ئەو موامەرە ناچی هەرچی ئێرانە عکسی تورکیا حالەتە قەومیەکەی قبوڵە حالەتە مەذهبیەکەی قبول نییە ئەوە هەر کەسە و استراتیجیەتەوە ئەمنی قەومی خۆیتی لە بۆمە نییە بەڵام عینی تورکیا و ئێرانیش لەوەی مشتەرەکن کە ئەو حیزبانەی لێرە حکم دەکەن حیزبی گەندەڵ بن توانای تەتەوریان نەبی هەردوو لایەنی ئەوە هەیە ئەم دەبی بزانین جامیعی عەرەبی شتەشکەی دەوێ ئەوە تەفسیلاتیە ئەلی ئەمریکا چی دەوێ ئەمریکا بە ئاشکرا دیارە ئیدارەی بایدن پێشترش لە بەیانەکان عێراقێکی بەهێز دەوێت لەگە کوردستانێکی بەهێز فەرقی هەیە لەگە مەسەلەن جامیع عەرەبی کە عێراقێکی بەهێزی دەوێت تورکیا عێراقێکی بەهێز دەوێت ڕەنگە ئێرانیش عێراقێکی بەهێزی ئێستای بوێ يعني او اما لبرتي اسات وكبري اميدمان زياتر نا اميدمان بايران زوره نا بتركيا هر نيا كل ايراني تاراتك تشكا قوميكي قبوله بس قوميك نجات الدوله كما ايش ذكري فرقي هي لقى استراتيجيتي تركيا ولا استراتيجيتي عربي او انا موضوعي قولا امريكا اشتكي دي كزور نزي كلامه بلام شرط وي سركدايتي ايما بزاني لو باري وإشي لسكري أو سيتار منطقة يعني أو سيتار خطي يعني أي بيدقتري مبادئ أساسية كي سياسي خارجي تركيا إيران أمريكا وكبري الدرجاير نقش الرجايك ما اللي دكتو كما إشي لسكري قصي أخيرا لو سياسة إنه أمريكا وكبري إيش أشكال أبو مباجدك
یەک ئەو تەوەتورە زۆرەی کە لەگە ئێرانی هەبوو عێراق پێیتا ئیحراج ببوو و کوردستانیش تێیدا مڕەشەح بوو لە بۆ هەندە ئەگەری خراپ ئەوە بڕێک خەفیف دەبی ئەو عیلاقە زۆرەی لەگە خەلیج هەبوو ئەوەش خەفیف دەبی ئەو مەجالە زۆرەی تورکیا درابوو کە بێتە پێش ئەوەش پاشە کشە دەکە یەکەواتە مەجالێکی زۆر هەیە هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکە بەڵام ئەگە هەرێمی کوردستان لە دەست دەستێکی شارەزا و ئەمین بی ئەو دووە مامۆستا دەستکانت خۆش بە ڕاگررتنی ئەو هاوسەنگێ لە نێوان ئەو قەومی و نەتەوەی ئەوانە و مەسەبی بارودۆ خێشی ئالۆز و تێگەشتنی ناوەندی توێژینەوەی پێویست بێت لەوانە پێویستی بە بەرنامەیەکی تر بێت کاک دکتۆر ڕاحەت 4 ساڵ لە بەردەم ئیدارەی بایدن کۆمەڵێک مەلەف تایبەت بە تورکیا و بێ ئیرادەیی هەرێمی کوردستان بەوە کاریگری بەستینەوت ئایا تەسەوڕ و پێشبینی دەکرێت ئەو مەلەفە لە دەستی تووشیا دەربێ و بۆ بارودۆخ و وەس ئەو خەریتە ناوخۆیەکەی کوردستانیش بۆ ئەو هەڵبژاردنەی ئایندی هەرێم بۆ عێراق تێڕوانین زەنابێت زۆر بوو پێشتر و لە راپۆرتەکەی بینێ بەس دەکرێت سەڕی بکەوە ئەو دوو تەوەرە خۆی توانین بڕین پێشبینی لەبەرەوەی تا ڕادەیەک هەرو کانگمەست باسی کرد ینی ترامپ تەوەخوا نەدەکرد چی دەکات بەڵام بایدن پێشتریش مەسەڵەن بۆ نمونێ هەر دوێنێ حوثیەکانی دەرهینا لە لیستی تیرۆر ئەوە پێش مانگێک باسی کردبوو یانی پێش مانگ گوتیان ئێمە دەری دەینین کەواتە تا ڕادەیەک دەتوانین بایدن بخینیەوە ئەگەر زروفەکەی بە هەمان شێوازکەوە ئەو دەیویست وا دەربچێت بۆ نمونە باسیەوەی کرێوکەوە دەڵێ مەلەفی تورکیا نەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەریای ناوەڕاست نەوتەکەی لە دەست تورکیا دەردێنم هەروەها دەستی تورکیا کورد دەکەمەوە لەو ناوچانێکەوە هەوڵدا زۆری سەربازی و تەنانەت سیاسیش بکات لە بە هەمان شێواز هەوڵداکەوە وەروەکو باسمان کرد لە پرۆژەکەی هاتووەکەوە نەوت بیکاتە کایەک و مەلەفێکی ئیتیحادی فیدرالی سەر بە دەوڵەتی فیدرالی عێراقی بێت لەدەست هەرێمەکان نەمینێ کەواتە ئەوانە هەموو هۆکارن دەتوانین بڵین لە داهاتوودا دۆسیەی نەوت لە هەرێمی کوردستان لە دەستی دەردەچێت و دەدێتە دەست عێراق ئەوە یەک دوو خاڵشترەوەیکەوە ئێستا لە مانجی چوار یەکلاکردنەوەی کەیسی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان بۆ تورکیا کەوا لە دادگای نێودەوڵەتی عێراق دەتوانین بڵێن سکاڵای کردو لە تورکیا بە هەمان شێواز ئەویش یەکلا دەبێتەوە تا ڕادێشی زۆرە و چاودێران باسی دەکەن یەکلا دەبێتەوە لە خزمەتی عێراق کەواتە دۆسیەکەی دیسان لە تورکیا دەردەهێنرێت نەوتەکە بۆ عێراق دەبێت ئەوانە هەموو کاریگەری ڕاستەخۆیان دەبێت لەسەر داهاتووی نەخشەی سیاسی هەرێمی کوردستان چونکە خۆمان دەزانین هەردوو حزبی دەسەڵات ئەوەی کەوا پایەکانی بەهێزکردنەوە بریتە لە دەسەڵاتە کارجێری و فەرمانە وەزاریەکانە پاشانژە ئەو هێز و سەرباز و چەکدارێکەوە هەیتیان لە پێش هەمووشیانەوە ئەو سەرچاوە داراییە بەهێزێکەوە لە ڕێگەی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سوودمەند بوونێ تێدا کەواتە چەند لە پایەکانیان لاوااستر بکرێت نەخشەی سیاسی هەرێمی کوردستان زیاتر دەستکاری دەکرێت بەرەو گۆڕانی ئیجابی دەڕوات ناڵین هەمووی تەکانێکی گەورە دەبی وەکو شۆڕشەک دەبی هەمووی لە شەو ڕۆژێکدا هەمووی گۆڕانکاری ڕوودا بەڵکو لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەرەبەرێ و بە شێوازێکی نەرمە چەند گۆڕانکاری لە ڕووی ئیقلیم و هەرێمیەوە هەبێت لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕنگدانەوەکەی تا ڕادێکی باش ئەنجام دەدرێت لەسەر حاڵی میلەت و گوزەرانی خەڵکی زۆر سوپاس کاک دکتۆر ڕاحەت مامۆستا مەسعود دیارە بەرنامەی یەکەمی گرێژنا هەر ناوەکەی ناوێکی کوردیە لەوانەیە تۆزێک هەوڵماندا ئینشاءڵڵا خەرمانێک بەرنامەیەکی بەدواوە بێ بۆ ڕاستکردنەوەی ئەو دید و تێڕوانینانەی بەگشتی کە لە ناو کۆمەلگە دەرکی گرتووە ساختکردنەوەی و لە کەلیمەیەکی کوردی وەرگیراوە مەبەستمان گرێژنا ئەو یاسا و ڕێسایەکە دەرگەی دارکە هەموو ماڵێک دەواازەکەی لەسەریەتی هەڵدواسرێ بۆیە ئێمە ئەو ناوە کوردیەمان هەڵبژاتی وامان وای بۆ بینەرانمان ڕوون بێ سوپاس بۆ بینەری بەرنامەکە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ دەستان خۆش